ستان إن شاء الله دەسەکەین بە باسکردنی فقهش ئەوەیە کە ئەو کاروبارەی ڕۆژانە ئێمە بەکاری هێنین، ئەو عیبادەتانەی کەوە لە ڕۆژانە ئێمە بەکاری هێنین، چی لە دەست نوێژ بێ، چی لە نوێژکردن بێ، لە ڕۆژوگردن بێ، ئەوانە پێڵێن فقه. و زۆر پێویستە لەسەر مسلمانان لەم بارەوە شارەزا بن، چونکە بۆ لەبەرەوەی ڕۆژانە بەکاریهێنی، یعنی ئەم عیبادەتانە ڕۆژانە بەکارهێنی، بەڵام مەسائیلی عەقیدە، مەسائیلی ئەخلاق یان معاملە هەنێ شتر هەیە، یعنی سێرەکەی ئەوەنە بەکاری نایێنێ ئینسانی مسلمان، بەڵام مەسائیلی فقه، دەست نوێژ هەڵگردن، تەهارە، نوێژکردن، ڕۆژوگردن، ئەمانە ڕۆژانە پێویستمان پێیەتی، بۆیە زۆر گرنگە شارەزا بین لەو بوارەوە. پێشەوەی بڕێ ناو باسی فقهەوە مقدمەیەک هەیە کە خاوەنی ئەم کتێبە دایناوە، چەند شتێکی خۆشی تێدایە، حەزەکەین باسیکەین إن شاء الله تعالى. أفرمي بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. بسم الله الرحمن الرحيم أما دائما پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە دەستی بە شتەکانی بکردایە بە بسم الله دەست پێ کرد، یعنی نانی بخواردایە ئەوی چی؟ بسم الله. جلی بکردایە بەری ئەویت بسم الله. پەرژین بێ لە ڕووتان بڕاتە سەر ئاو بسم الله کرد. لە هەر شتێک یعنی جلی بکردایە بەری بسم الله کرد. بۆیە بسم الله بۆ هەموو کارێک بەکاری هێنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بسم الله معنای چییە؟ بسم الله معنای ئەوەیە یعنی من بەناوی خوای پەروەردگارەوە دەست بەو کارە ئەکەم، یعنی داوای یارمەتی لە خوای گەورە، ئیستیعانە بە خوای گەورە ئەکەم، پشت بە خوای پەروەردگار ئەبەستم بۆ ئەنجامدانی ئەو کارە. بۆیە لە بسم الله الرحمن الرحیم وبه نستعین، واتە پشت بەکێ ئەبەستین؟ بە خوای پەروەردگار بۆ نووسینەوەی ئەم کتابە یان بۆ شەرحکردنی ئەم کتابە. اینجا لێ الحمد لله نحمده ونستعين به ونستغفره، دعاء ألي وأشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. أما سيشتا بيلين أركان الخطبة، يعني دينجكاني خطبة، يعني خطبة هج كسي خطبة دابو خلقي روجي جمعة ججنة، أمس يشتي أبيت يابي كأمس يشتي تيابو أو خطبة كالتواوى شرعية يكمي حمد سباسي خواي پروردگار الحمد لله دست پێ بکەی بە حەمدی خوای گەورە. دووەم شایەتمان بێنی أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. سێیەم سەڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم سێ شتت کرد ئەوە تۆ خوتبەکەت ئەگەر دوای ئەوە باس هیچیش نەکەی خوتبەکەت شەرعیە و لەجێی خۆیەتی، حەمدی خوای گەورە، سوپاسکردنی خوای گەورە و شایەتمان بهێنی کە یەکەم ڕوکنی ئیسلامە و صلواتنا لسر في غمر إخوة صلى الله عليه وسلم. دوي أفرمي أما بعد فهذا كتاب مختصر في الفقه. أم كتابة اشتكي مختصرة لفقه. مختصر يعني شيء مختصر يعني اشتكي كم بلا معناه كي زورة بخشة اشتكي كم يعني أو نية اشتكي واسع بتفصيل ذا بلا مسألة اشتكي كم باسكا بلا يعني معناه كي زور أقري لخوي واتايكي زور أقري لخوي. اللي جمعت فيه بين المسائل والدلائل. إما الشرع خوشويستان دوشت مان هي مسائل مان هي دلائل مان هي. مسألة شيء مسألة أو شتيك تو يعني بكاري هيني يعني أو شتيك إيلي يعني